لەمە دووە کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکان چڕتر دەکرێتەوە. ڕێگە نادرێت لەم دەواازە سنووریە دوور لە ڕێکارە یاسایی ویداریەکان هیچ قاچاقچێتیەک بکرێت. ئەم هەنگاوەش لە کارکردن لە دوای دەرکردنی بڕیارەکانی پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکان ڕاستەوخۆ کاریگەری خۆی دانا. بە بڕیاری جەنابی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوبات تاڵەبانی چەند پرۆژەیەک و وەکوڵە چەند بڕیارێک دەرکرا لە سەرجەم سێکتەرەکانە کە چاکسازی ئەنجام درێت. یەکێک لەوانە خاڵە سنووریەکانە. ئێمە بەش بە حاڵی خۆمان جێبەجەکاری هەر یاسا و بڕیار و ڕێنمایەکە بین کە بۆ ئێمە بێت. هەر لەو چوارچێوەشدا ئەتوانم پێتان بڵم لە ڕوبەڕووبوونەوەی دیاردی قاچاقچێتی و لە یاسا دەرچوون لە ماوەکانی ڕابردوودا ئێمە چەندین کەسمان بە تۆمەتی قاچاقچێتی لە ڕێگەی بنکەی پۆلیسی باشماخەوە دەستگیر کردووە و هاوڵاتیان و بازرگانان پشگیری هەر جۆرە بڕیارێک دەکەن کە زیاتر ئاسایشی خاڵە سنووریەکان بپارێزێت هۆکار بێت بۆ ڕێگریکردن لە دیاردەی قاچاقچێتی. ئەو بڕیارانە ئێمە بە شتێکی باشی ئەزانین، بەڵام هیواداریم بچێتە بواری جێبەجێکردنەوە و تۆکمەی بکەن، یعنی بەڕاستی چاوپۆشی نەکەن لە هیچ کەس. بەڕاستی بۆ هەموو کەس وەکو یەک وابێت ئەتوانێت کەمی بکاتەوە و نەژمێنێ، هەر نەک کەمی کاتەوە هەر نەمێنێ. دیاردەی قاچاقچێتی بە تاکید کە دیاردەیەکی ناشرینەوە دیاردەیەکی هەتا بڵێ قێزەونە و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی کار لەسەر ئەمە بکات بۆ نەهێشتنی قاچاقچێتی لە هەموو سنوورەکانی کوردستاندا. لە ماوەی ئەم ساڵدا لە دەواازەی سنووری باشماخ 71 هاوڵاتی بە تۆمەتی کێشەی گومرگی و ئەنجامدانی کاری قاچاقچێتی دەستگیر کراون. لە دوو مانگی ڕابردووشدا 16,090 ئۆتۆمبیلی بازرگانی لەم خاڵە سنووریەوە هاتوونەتە هەرێمی کوردستان. ڕێکارە نوێیەکانی کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکان هەنگاوێک دەبێت بۆ کۆتایی پێنان بەو دیاردە نەخوازراوەی قاچاقچێتی کە کاریگەری خراپی لەسەر ناوبانگی دەواازە سنووریەکان دروست کردووە. هاوکات بنبڕکردنیشی متمانەیەکی بێیەسر بۆ بازرگانان و جموجۆڵی بازرگانی دەگەڕێنێتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، دەواازەی نێودەوڵەتی باشماخ.